شەوی ڕابردوو ئاگادارکراینەوە بەبوونی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە تەنکەرێکی ئێرانی کە بنزینی بارکرد بوو. دەست بەجێ تیمەکانمان لە بەرگری شارستانی بەسەرپەرشتی خودی ڕاستەخۆی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران و تیمی بنکەی بەرگری شارستانی خەلیفان و بنکەی بەرگری شارستانی سۆران گەیشتنە شوێنی ڕوودا و شوێنی ڕووداوەکە لە ڕێگای سەرەکی خەلیفان هەولێرەوە بووە. دیارە تەنکەرەکە گڕی گرتبوو بە هۆکارێکی نادیار و تیمەکانمان لە بەرگری شارستانی توانیان ئاگرەکە کۆنتترۆل بکەن و ئێستاش لیژنەیەک لە بەڕێوەبەرایەتیمان پێکێنراوە ومەستی هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە. سوپاس بۆخوا زیانی گیانی تۆمار نەکرا، تەنها زیانی مادی بەر تەنکەرەکە کەوت و ژمارەیەکی بابلین زۆر لە بنزینی تێدا سۆتا، بەڵام تیمەکان توانیان تەنکەرەکەش بپارێزن کە نیان هێش بەشی پێشەوەی تەنکەرەکە بسووتێ و ئێستاش لێکۆڵینەوە بەردەوامە.